بڕیارێکی پڕ لە بوێری و ئەزمونێکی سەرکەوتوو و پیشەیەکی جیاواز لە شاری سلێمانی ژنێک دەکاتە جێگەی سەرنجی خەڵکی بەناز محەممەد ئەو خاتونەی کە ئێستا لە زۆربەی شەقام و ڕێگە و گەڕەکەکاندا وەک شۆفێری تاکسی دەردەکەوێت. ئەمە شوای کردو ئەم خاتونە ببێتە جێگەی سەرنجی خەڵکی و بە چاوی ڕێزەوە باس لە پیشەکەی بکرێت. لە دەی هەشتەوە کە مۆڵەتی شۆفێری گشتی وەرگرت ئێتر دەستم کرد بەم کارە و زۆر لام گرنگە و زۆر شانازی پێواکەم. بە ئیشەکەی منیش زیاتر مۆزەف و تەلەبەیە، زیاتر ئافرەتان سەرەخەم ئەگەر عیلەش بێ کێشەم نییە بەس گورتینە لەبەرەوەی لە مجتەمای ئێمەیە ئەو ئیشە حەز ناکەم بۆ نوعابێگینە خۆم هیچ کێشەیەکم نییە و هیچ کێشەشم و دروست نەبووە تا ئێستا. دەربارەی سەرنج و مامەڵەی خەڵکی لەگەڵی بەناز محەممەد ئاماژە بۆ دەکات زۆربەی خەڵکی بە چاوی ڕێز و ستایشەوە لە کارەکەی دەڕوانن و باس لەوەش دەکات گوێ بە هیچ قسەوتوان جێک نادات و بەردەوام دەبێت لەسەر کارەکەی. زۆر بە چاوی ڕێزەوە سێرمەکەن، دەستخۆشیم لێەکەن لە لایەنی ئیتر هەر لایەنێکەوە بێت زۆر بەلایەنەوە ئیشێکی باشە و تا ئێستا هیچ بەدەمی ڕخنەیەکی وام لێ نەگیراوە بە ینی ڕخنەکە ڕوبڕووی خۆم بێتەوە بڵێن ئەمە کارێکی خراپە. زۆرم خۆشەوی و بە تەماشنێم دەست بەرداری بم گوێنە ئەمە قسەی کەسیش. ئەو کەسانەی کە ڕۆژانە لەگەڵ شۆفێرە تەکسیەکە داهات و چۆ دەکەن خوازیارن ئەم کارە ڕێچکەشکێن بێت بۆ ژنانی تر بۆەوەی بەستەڵەکی پیشەی شۆفێری تاکسی لە نێوان هەردوو ڕەگەزەکەدا نەمێنێت. بەنسبەت منەوە وەکو ئەوەی کە لەگەڵ شۆفێرێکی ژنا سەرەکەوم زۆر مرتاحم، زۆرم پێ خۆشترەوەکو لەوەی لەگەڵ پیاەکە سەرکەوم بەڕاستی ینی ویژدانم مرتاحە لەگەڵ یاوازانمە پارەم لێ ناسەنێ هیوادارم نمونەی زۆر بێت و سەرکەوتوو بێت. بەڕاستی ئافرەتێکی چاکە بوێرە لە ناو کۆمەلگای ئێمە ئەمڕۆکە هەساوە بەم کارێکی جوانەکە کارێکی زۆر ڕێک و پێگەکە مناڵەکانمان بە ڕێک و پێکی ئەگوێزێتەوە بۆ مەکتەب و لێوێ ئەیانهێنێتەوە بۆ ماڵەوانی و چیرۆکی ژنە شۆفێرێکی تاکسی تەنها چیرۆکی سەرکەوتن و جیاوازی ژنانی کورد نییە بەڵکو بە درێژایی مێژوو ژنانی کوردتوانی ویانە لە زۆربەی بوارەکاندا ببنە پێشەنگ و جێدەستی خۆیان دیاری بکەن تەنانەت لە بارودۆخە دژوارەکانیشدا قوربانیان داوە و هاوشێوەی پیاوان خەباتیان لە پێناو سەرکەوتنی گەلەکەیاندا کردووە. مەریوانە بڵا کورسات نیوز سلێمانی.